وەرزی 1990 بۆ 1990 لە خولی ئیتالیا پارما ڕوبەڕووی ئینتەر میلان دەبەوە. ئەو سەردەمە بە خولی ئیتالیا دەوترا بەهەشتی تۆپی پێ و زۆرترین ئەستێرە ناودارەکانی جیهان یاریان تیادا دەکرد، بەڵام هیچیان لە ڕۆناڵدۆی بەرازیلی گەورەتر نەبوون. پێش دەستپێکردنی یاریەکەی پارما و ئینتەر میلان لاوێک تەحەدای ڕۆناڵدۆی بەرازیلی کرد بەوەی نەهێڵێت گۆڵ بکات. ڕۆناڵدۆ ئەو سەردەمە لە لووتکەی ئاسبەرزیدا بوو لە ئینتەر میلان و هەموو گۆڵچەکان لە ڕوبەڕووبوونەوەی دەترسان. بۆفۆن ئەو گۆڵچە لاوە بوو کە پێش دەستپێکردنی یاری پارما بەرامبەر ئینتەر وتی ناهێڵم ڕۆناڵدۆ گۆڵ بکات. یاریەکە دەستی پێکرد و ڕۆناڵدۆ لە کاتی یاریەکە چوە لای بۆفۆن و تەحەداکەی قبوڵ کرد. یاری بەردەوام بوو. ڕۆناڵدۆ زۆر هەوڵیدا گۆڵ بکات و بۆفۆن ڕێگری کرد. جگەل لە بۆفۆن، کانەڤارۆ و تورام ئەو کات کە بەرگریکاری یانەی پارما بوون زۆر هاوکاری گۆڵچەکەیان کرد بۆ ئەوەی ڕۆناڵدۆ گۆڵ نەکات. تا ئەو کاتەی لێدانێکی سزا بۆ ئینتەر میلان دروست بوو. ئەو کات لە ئینتەر ڕۆبەرتۆ باجیۆ جێبەجێکاری لێدانە سزاکان بوو، بەڵام ڕۆناڵدۆ بۆ بردنەوەی تەحەداکە خۆی جێبەجێی کرد. بۆفۆن لێدانە سزاکەی گەڕاندەوە و هەموو لایەکی تووشی شۆک کرد. لە ناو یاریگا و لە بەردەم هاندەراندا شێتانە ئاهەنگی دەگێڕا. ڕۆناڵدۆ پاش لە دەستدانی لێدانە سزاکە کۆڵی نەدا، بە هاوکاری باجیۆ و پێرلۆ لە هەوڵدان بەردەوام بوو. دوجاریش گۆڵی لە بۆفۆن کرد و یاریەکەشیان بردەوە. دوجار ڕۆناڵدۆ تەحەداکەی بردەوە و بۆفۆنیش چووە دڵی ملیۆنان ئیتاڵیەوە. پاش یاریەکەش بۆفۆن وتی وانەیەکی باش فێر بووم، فێری ئەوە بووم کە نابێت زیادەڕەوی لە متمانەدا بکەم و پێویستە هەمیشە بە وریایی مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکەم. پاش 23 ساڵ بۆفۆن هێشتا گۆڵچیە و ڕۆناڵدۆش خاوەنی یانەی بەلەدوەلیدی ئیسپانیا، بەڵام جارێکی تر دانی بەوەدانا کە ڕۆناڵدۆی بەرازیلی بەهێزترین و باشترین یاریزان بووە کە ڕوبەڕووی بۆتەوە.